كنيابي هابي حيوانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بها نشتمانا ئازیزانم سڵاوتان لێبێ ئێمە لە یەکێک لە گەورەترین شارەدەیەکانی هەورامانی نەویش شارەدەی تەوێڵەیە. وەک دەزانن تەوێڵە یەکێکە لە جوانترین و فێنکترین و پڕبەرهەمترین و هەروەها فەرهەنگیترین یان شوێنێک ئەتوانم بڵێم پڕ لە جوانی پڕ لە زانست و زانیاری و مێژوویەکی دێرین و جوانی ناوچەی هەورامان. ئەگەر لە خۆمان بپرسین ڕۆژگارێک بۆ گەشت و سەیران هاتبێتینە تەوێڵە، ئایا تەوێڵە بۆچی پێی دەوترێ تەوێڵە؟ وشەی تەوێڵە وشەیەکە ڕەنگە ڕابۆچوون لەسەری زۆر بێ بۆچی بەم شوێنە جوگرافیایە دەوترێ تەوێڵە یاخود بۆچی ئەم ناوە بڕاوە باڵای ئەم گوندە یاخود ئەم شارەدەی گەورە جوانەی نیشتیمان لە هەورامان. هەنێک دەڵێن لەبەرەوەی شوێنەکەی زۆر زۆر سەختە لە نێوان دۆڵێکی سێلاییدایە کۆمەڵێک تایبەتمەندی سروشتی زۆر جوانی هەیە چۆن مرۆڤ تەوێڵی زۆر بەرزەوە کۆی بە تەوێڵەوە بێت. وا بیر دەکەنەوە بۆچوونەکان وایە وا بێت هەنێکی دەڵێن نەخێر لە وشەی تەویلی عەرەبیە واتەواتە درێژ لەبەرەوەی دۆڵەکە زۆر درێژە خانووەکان بۆ شاخەکەەوە درێژ بوونەتەوە ڕۆژگارێک مستەشریق عەرەبەکان هاتوونە تێرە وتیانە شوێنە تەویلەکە یاخود شوێنە درێژەکە تەویل بووەتەوە واتە درێژ بووەتەوە بە بناری دۆڵ و چاکەیان. بەڵام مێژوەکان سەرچاوە مێژوەکان ئەوانەی لەسەر تەوێڵەوە مێژووی تەوێڵیان نووسیوە هۆکاریەوەی کەوا ئێرە ناوینراوە تەوێڵە شتێکی ترمان پێ دەڵێن. دەگەڕنەوە ڕۆژگارێک کۆمەڵێک لە خەڵکی ناوچەی هەورامان کەوا لەگەڵ یەکێک لە دەسەڵاتدارانی ناوچەکە کێشۆگرفتیان بەدروست دەبێت نایانەوێ بەگوێ بکەن دیارە ئایدیا و فکری ئەوان لەگەڵ ئەو دەسەڵاتە ڕامیاری و میریەی ناوچەکە نەگونجاوە بۆیە دەبنە ماڵە یاخود دەکەس لەو دانیشتوانی هەورامان ئەوێ بەجێ دێڵن و دێن لە تەوێڵە دادنیشن لەو شوێنە ئێرە دادنیشن لەبەرەوەی یەکەم جاریان بۆ ئێراوەدان دەکەنەوە خەڵکی ناوچەکە پێیان دەڵێن دە وێڵەکە واتە واتە ڕقم دە ژمارەی دە زایدەن وێڵ واتە جۆرێک لە سەرگەردان ئەوانەی ئاوارە بوون جیابووەوە دوورکەوتوەوە لە زمانی هەورامی وشەی وێڵیان بۆ بەکاردێواتە ها زۆر جاڵێ وێڵ و سەرگەردان بووە بەم شێوەیە لێرە پێیان وتون شوێنی دەوێڵەکان واتە کە باس لە دەوێڵەکان لێرە ماڵیان دروست کردووە دواتر لە ئەنجامی گۆڕان کارێکی سادەی تەلەفوزیەوە چکە زۆر قورسە بڵێ دە وێڵەکە یاخود دە ماڵە وێڵەکە دواتر ئێرە بۆ بە تەوێڵە واتە گۆڕانکارێکی سادە بە دەسری دروستوە گومان دەکرێ ئەو دەمنە ماڵە یاخود ئەو دە کەسەکەەوە توانیویانە باوەڕیان بوو ئایدیا سیاسی ئەو جارانی ئەو دەسەڵاتە میلیە نەبووە هاتوونەتە ئێرە یان ئەو دەماڵی لێرە ماڵیان دروست کردووە بە دەوێڵەکە ناویان بەرکردووە و بۆیە ئەو ناوە بڕاوە باڵای یەکێک لە جوانترین و ناسکترین و پڕبەرهەمترین شارەدەی گەورەکانی هەورامان و ئێستاش تەوێڵە یەکێکە لە هاوینە هەوار و شوێنە گەشتیارەکان خاوەنی چەندین بەروبوومی جیاوازی سروشتی و کوردەواریە و وەروە پێگە و کەش و هەوا جوان و لەبارەکەی وای کردووە ناوەندێکی معریفی گرنگ و خاوەنی وەروە بەرەمێنەری دەیان کەسایەتی زانستی و گرنگ و بگرە سیاسی وەروە خزمەتکاری گرنگی ئەم نیشتیمانەی بەرهەم هێنابێت و ئەمە سەرچاوەکان یاخود ئەمە ڕاوبۆچوونەکان بوون لەسەر ئەوەی ناوی تەوێڵە ئەسڵەکەی لە دەوێڵەکەەوە هاتووە دواتر گۆڕانکاری بەسەر هاتووە بووە بە تەوێڵە.